بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕا 64 بەشە تاقیکردنەوە کۆکردنەوە و لێدەرکردنی بڕا جەبرێکە کۆ بکەوە و لێدەربکە. پرسیار ژمارەیەک تەمەشا دەکەین دوو کەوانە هەیە لە پێش هەردوو کەوانەکان لە پێش مەبەستم لە لای دەستی ڕاست چ هێمایەکەیە لە پێش کەوانەی دووەم هێمایەکە زۆر بە ڕوونی دیارە کۆیە بەڵام لە پێش کەوانەی یەکەم دیار نییە بەڵام ئەویش هەر کۆیە. ئەگەر هاتوو هێمایەکە کۆ بوو یان پۆزیتیڤ بوو زۆر ئاسانە تەنیا پێویستە کەوانەکان لابەم و ئەو هێمایانەی کە لە ناو کەوانەیە وەکو خۆی هیچ دەستکاری نەکەم. کەواتە چ دەکەم؟ کەوانەی یەکەم لادەبم یەکسەر دەنووسمەوە ئەوەی هەمە وەکو خۆی دەنووسمەوە بەبێ هەڵەکردن. زۆر کەس زۆر جار هەڵەی دەکا. لێرەش کە کەوانەکەم لابر دەبینم کۆ و کەم هەیە هەمیشە کۆیەکەش لادەبم چونکە گوتمان لێرە چ هەبوو ئەوی دەنووسمەوە. ئەو کۆیە لێرە لە زیادەیە. لە کاتی لێکدان نابی دوو هێما لە دوو یەک بێ تەنیا یەک کۆ و کەم هەمیشە دەبیتە کەم کەواتە ئێرە وەکو خۆی دەنووسمەوە. بێ کەوانە. ئێستا کە ئەو هام نووسیەوە دەچم تەمەشا دەکەم بزانم کامە ڕادە لە یەک دەچی وەکو یەکە بە یەک دەچی. باشترین شت ئەوەیە کە ئەمن ڕەنجیان کەم بۆیە تواندوو هیچ کارم بە هێمای نییە هیچ کاریشم بە ژمارەکان نییە تەنیا پیتەکان و توان زۆر گرنگە لێرە تواندوو لێرە ئەوە هەیە تواندوو لێرەش ئەوە تواندووە بە خۆی و هێمایەکەی ئەوە زۆر گرنگە. پاشان تەمەشا دەکەم تەنیا پیتی تەنیا یەک ڕادە هەیە بە تەنەیە ئەو ڕادەیە. ئەو جە دێمە لای ژمارەکان لێرە کەم چارم هەیە لێرەش کۆ هەفتم هەیە. ئێستا ئیشەکە زۆر ئاسانە. ئەوانەی بە سۆر دەورمدان تەمەشایان دەکەم دوو دانە تواندوو کەم سێ دانە تواندوو هەمیشە هێمای ژمارە گەورەکەی دەبیدانێم و لێ دەرکردنە چونکە هێمایەکان جیاوازن یەک کۆیە یەک کەمە. کەوابوو لێرە چ دەنووسم؟ کەم یەک دانە تواندوو بەڵام پێویست ناکە بنووسم یەک تەنیا دەنووسم تواندوو. دەبی توانەکان وەکو یەک بندەنا کۆکردنەوە و کەمکردنەوە ناکرێ. ئێستا دێمە لای ئەوەی بە شینی دەورمدایە ئەو کووە 5 دانە پیتی بە تەنیایە هیچی تکەنیە وەکو خۆی دەنووسمەوە بە خۆی و هێمایەکەی. ئێستا دێمە لای ئەوەی بە کەسک دەورمدایە کەم 4 کۆ 7 یەکسانە بە کۆ 3. ئێستا تەمەشا دەکەم ڕادەکان هەر یەکە و بە تەنەیە کەس بە کەس ناچی کەواتە لەوەی سادەتر ناکرێ ئەوە سادە بوو و کۆکردنەوە و لێدەرکردن بوو تەواو بوو. پرسیاری دووش هەر بە خێرایی چادەکەم چونکە کە یەکەک ڕێسایەکەی زانی ئیدی پێویست ناکە ئیدیەوە دەزانی ڕێسایەکە کووە. لێرەش چونکە کۆ هەیە لێرە هیچ نییە بەڵام هەروە کۆی وایە کۆ هەیە کەواتە زۆر ئاسانە. ئەو کۆی ئێرە ئەو ناوەندەی دادەندرێ لۆ ڕادە یەکەم. ئەمن لێرە تەنیا بە خێرایی ئەو کەوانەکانەوە دیار نەبی هەتا پێویست نەکا بنووسمەوە بەڵام خوێندکار دەتوانی لە هەنگاوی دووەم ئەوها بنووسیتەوە. ئێستا تەمەشا دەکەم دەوری ئەو ڕادانە بدەم کە وەکو یەکن 4 دانە تواندوو و پیتی لێرەش 3 دانە تواندوو و پیتی دەبی وەکو یەک بن پیتەکان و توانەکان. دوای دێمە لای 5 دانە تواندوو کەم 5 دانە تواندوو هیچ تواندووم نییە کەواتە ئەو بە تەنەیە. ئەو جە دێمە لای تەنیا پیتی توان یەک تەنیا پیتی توان یەک و کەم هەشتی لە پێشە. ئەو جە دێمە لای
ئەو ڕادەیە کە هیچ پیتەچی لەگەڵ نییە ئەویش بە تەنیایە. ئێستا چاچیان دەکەم ئەوەی بە سۆر دەورمدایە 4 دانە لێرەش 3 دانە هەردووچان هێمایان کۆیە دەبیتە 7 دانە مەتواند و پیتی نە. ئەوەی بە شین هەر بە تەنێ بوو وەکو خۆی دەینووسمەوە 5 نەتواند و ئەوەی بە کەسک لێرە 1 دانەیە لێرەش کەم 8 دانەیە کەواتە دەبیتە کەم 7 دانە پیتی نە و کەم نۆ لەوەی باشتر نابی. ئەگەر هاتوو کەم هەبوو لە پێش کەوانەی لە لای ڕاست وەکو ئێرە ئەو کات چونکە ئەو کەمە لێک دەدرێت لەگەڵ هێمایەکان ئەو کات هێمای ناو کەوانەکەی دەگۆڕدرێ ئەگەر کەم بوو دەبیتە کۆ ئەگەر کۆش بوو دەبیتە کەم. بەڵام کەوانەی یەکەم چونکە هێمایەکە کۆیە تەنیا کەوانەکان لا دەبەم و ژمارەکەی وەکو خۆی دەنووسمەوە ڕادەکان وەکو خۆی دەنووسمەوە کەم 6 پیتی ساد تواند و کۆ 8 پیتی ساد و کۆ 5. ئێستا لێرە زۆر دەبی ئاگام لێبی گوتمان دەگۆڕدرێ هێمایەکان و ئەو کەمە هەر لێرە نامینێ ئەوە دەبیتە کۆ ئەوەش دەبیتە کەم کەواتە کۆ 4 ساد تواند و کەم 3 ساد. ئێستا دەوریان دەدەم ئەو ڕادانەی کە پێک دەچن لێرە 6 دانە بە کەم ساد تواند و لێرەش 4 دانە ساد تواند و بە کۆ ئەوجا کۆ 8 دانە تەنیا ساد بەتەنێ کەم 3 دانە تەنیا ساد بەتەنێ هێمای یەکە و پاشان ئەو ژمارەیەش بەتەنیایە. ئێستا ئەوانەی بە شین بە یەک دەچن چاچیان دەکەم کەم 6 کۆ 4 یەکسانە بە کەم 2 ساد تواند و کۆ 8 ساد و کەم 3 ساد کۆ 5 ساد لێ دەرکردنە چونکە هێمایەکان جیاوازە ئەوجا کۆ 5ەکەش دێتە خوارێ وەکو خۆی تەواو هەر ئەوەندە. پرسیاری 4 لێرە دیسان کەم هەیە لە پێش یەک لە کەوانەکان بەڵام کەوانەی یەکەم هیچی لە پێش نییە کۆی لە پێشە ژمارەکان وەکو خۆی دەنووسمەوە کەوانەی دووەمیش لێرە کۆ هەیە دەبیتە کەم چونکە کەمی لە پێشە کەم 8 و ئەو کەمە لەگەڵ ئەو کەمەی دەبیتە کۆ لە کاتی لێکدان. تەواو کەوانەکان لاکەتن. ئێستا دەبی بچم بزانم کامە ڕادا بە یەک دەچی لێرە ساد تواند و لەگەڵ سین هەیتم ئایا ساد تواند و سێ هەیە بەڵێ ئەوە لێرە ئاگات لێبی خوێندکاری ژیر ئەگەر لێرە ئەوها نووسرابە ساد تواند و هیچ کێشە نەبوو هیچ جیاوازی نییە پێش و پاش خستنی پیتەکان هیچ جیاوازی نییە بەڵام هێمایەکان گرنگن هەمان پیتیژبی ئەوە گرنگە. دوایە دێینە لای ساد و سین بە یەکەوە نیتمان تەنیا ئێرە پاشان دێینە لای پیتی سین بە تەنیا لێرەش پیتی سین بە تەنیا یان پیتی سێ. ئێستا چاچیان دەکەین شینەکان کەم 2 دانە کەم 8 دانە یەکسانە بە کەم 10 دانە. سۆرەکە بە تەنەیە هەر هیچی لەگەڵ نیە هەر وەکو خۆی دەنووسمەوە. کەسکەکە لێرە 1 دانە کەسکە لێرەش 7 دانە کەسکە دەبیتە 8 دانە پیتی سئی کەسک لەوەی باشتر نابی. هەندێک کەس حەزیان لێ نییە یەکەم ڕادا بە کەم بی کەواتە دەتوانین ئەوها بنووسین ئەگەر پێمان باشتر بوو ئەو ڕادەیە سۆرەی زووتر بنووسین لێرە ئەوها و شینەکەی لێرە بنووسین لەو ناوەندەی لێرەش کەسکەکەی بنووسین ئەو هاش دەبی
پێشخستن و دواخستنی ڕادەکان بە مەرجێک هێمایەکەیان لەگەڵ بڕوە نابی هێمایەکەی بەجێ بێرم ئەوە هیچ کێشە نییە. پرسیاری 5 هەر بە خێرایی چا دەکەم یەکسەر ئەو ڕادانەی کە وەکو یەکن مەتواند و نەتواند و لێرەش مەتواند و نەتواند و یەکەچیان بە کەمە یەکەچیان بە کۆیە کەواتە 24 کەم 20 یەکسانە بە 4 دانە. لێرە کەم 4 مەئنە وە کۆ 9 مەئنە لەگەڵ یەک بە یەکەوە دەبیتە کەم 5 دانە مە وەنە. پاشان ئەو ژمارەیەش کەم 7 بەتەنیایە هەروەکو خۆی دەنووسرێتەوە. هەر بە خێرایی ئەو های لێ هات. پرسیاری 6 ڕەنگە بەهێڵمەوە لۆ خوێندکاران لێرە تەنیا هێمایەکان دەگۆڕدرێ لێرە دەبیتە کەم لێرەش کەم لێرەش کۆ ئەو کەمەش نامینێ لێرە ئەو پاشان ئەو ڕادانەی کە پێک دەچن چاچیان کە. ئێستا پرسیاری ژمارە 7 چوارگۆشەیەک درێژی لایەکی بریتە لە 200 سانتیمەتر و سێگۆشەکیش هەیە بنکەی بریتە لە 4 سانتیمەتر و بەرزێکەشی یەک دانە سانتیمەتر. کۆی ڕووبەری چوارگۆشەکە و ڕووبەری سێگۆشەکە بنووسە. کۆی واتە کۆی بکەوە هەردوو ڕووبەرەکە بەڵام لێرە دەبی زۆر ئاگام لێبی بنووسە مانای ئەوە نییە ڕووبەرەکەی ببینەوە یان بزانە چەندە بەهایەکەی تەنیا بنووسە وە کۆی وایە تەنیا لێرە نووسینی بڕە جەبریەکەیە بنووسە واتە تەنیا بڕە جەبریەکە بە سادەترین شێوە دەبابی گوت بە بەڵام نەیگوتیە. ئێستا با چاچیکەین. ئەم لێرە ئەوها دروستم کرد چوارگۆشەکە یەک لای 200 واتە لایەکان دیش هەموو 200 ڕووبەرەکەی دەکا 200 جاران 200 لە کاتی جاران لێکدان پیتەکان توانەکانیان کۆ دەکرێنەوە لێرە توانی یەکە نانووسرێ لێرەش توانی یەکە لە کاتی لێکدان توانەکان کۆ دەکرێنەوە دەبیتە توان 2 ژمارەکانیش لێک دەدرێن 2 جارە 2 4 کاتە ئەو بڕە جەبریە ئەوە چییە؟ ئەوە ڕووبەری چوارگۆشەیە. ڕووبەری سێگۆشەکە گۆتمان بنکەکەی چارە چارنە بەرزێکەشی یەک دانەنە ڕووبەری سێگۆشە دەکا بنکە جاران بەرزی دابش 2 لە کاتی لێکدانیش 4 نە جاران یەک دانەنە دەبیتە 4 دانە نە توان 2 دابش 2 4 دابش 2 یەکسانە بە 2 نە توان 2. ئێستا لە کۆکردنەوەی چ دەکەین 4 سات توان 2 کۆی دەکەینەوە لەگەڵ 2 نە توان 2 تەنیا لە تەنیشتێکی دەنووسین ئەوها 4 دانە سات توان 2 کۆ 2 دانە نە توان 2 لەوەی باشترمان پێ ناکرێ هەر ئەوەندەیە چونکە نەنووسرایە نووسرایە تەنیا بنووسە دەبی هەمیشە تەمەشاکەم داواکاریەکە چییە کە لە من داوا دەکرێ هەر ئەوەندە دەینووسین دەکە ئەوەن دەکە ئەوها هەردوو ڕووبەرەکە. پرسیاری ژمارە 8 لە کاتی لێکدان گوتمان هەمیشە دەبی ئەمن ئاگام لە چبی لە پیتەکان بی چونکە ئەوان تۆزێک ڕەنگە ئاسان نەبی دەبی هەمیشە بزانم ئەگەر هیچ توان نەنووسرا واتە پیتەکە توانی یەکە ئەگەر بە خۆم توانەکەی دانێم ڕەنگە باشتریش بی ئەوها ئەو جە دەکات چەند یەکسانە بە 4 لێرە هەر یەکەیە بێگومان لێکدان واتە ژمارە لەگەڵ ژمارە پیت لەگەڵ پیت کاتە 4 جار یەک هەر دەکات 4 سات توان یەک و سات توان 2 دەکات سات توان 3 کۆ بێگومان ئەمە دەبی هێمایەکانیش بزانم لێکدەم کۆ لەگەڵ کۆ هەر کۆیە تەنیا ئەگەر کەمم دیت یەکدانە دەبیتەکەم 4 جار 5 20 و سات توان یەک سات توان یەک سات توان 2 پاشان لێرە کەمی دەبینم کاتە کەم 4 جار 6 24
و سادیش توان یەکە لێرە تەنیا هەروەکو خۆی دەنووسرێتەوە. پێویست ناکە ئەم بنووسم توان یەک. ئەو های لێدێ لێرە هیچ ڕادەکەم نییە بتوانم نە کۆیان کەمەوە نە لێکیان دەرکەم، چونکە هیچیان بە هیچیان ناچن. لەو کاتەی تەنیا دەتوانم ئەمن لێکدان بکەم، بەڵام ناتوانم کۆیان کەمەوە، چونکە لە کاتی کۆکردنەوە ڕادەکان دەبی بە یەک بچن، لە یەک بچن. ئێستا پرسیاری ژمارە 9. 2 3 توان 3 و ساد توان 3 کەم 2 جار 3 6 3 توان 3 و ساد توان 2 و کەم 15 جار 2 30 3 توان 2 و ساد توان 1. هەروەکو لێرە هیچ نییە، هیچ پیتەک نییە، کەواتە هەروەکو ئەوها. ئەگەر تەمەشاکەین بزانین هیچیان بە هیچیان دەچن پێ ناچن، لێرە هەردووچیان 3 لێرە 3 و 2 لێرە 2 1، کەواتە زۆر باشە. ئەوە سادەترین شێوەیە بیهێڵمەوە پاش لێکدان. پرسیاری ژمارە 11. لێرە کەم هەیە، لێرەش کەم هەیە، دەبیتە کۆ لە کاتی لێکدان. پێویست ناکە هیچ بنووسم. 5 4 20 ن توان 2 و ئەو پیتە لێرە 3 لێرە 2 توان 5 جارش کەش کەم 5 6 30 ن توان 2 و توان لێرە 3 لێرەش یەکە 4 کەم کۆ 3 جار 5 15 ن و توان 4. ئەو های لێ هات. ئیدی پێویست ناکە ئەمن 12 و 13 چاکەم، چونکە ئەوە ڕێسایەکەی دەزانین و هیوادارم خوێندکاران بتوانن چاچیکەن. پرسیاری 14 پرسیارەکی زۆر باش و جوانە. بڕی 3 توان 2 کۆ 5 ڕووبەری ڕوویەکی 6 پاڵ و 1 دەنوێنێ. بڕێک بنووسە بۆ نواندنی ڕووبەرە گشتیەکەی. چونکە 6 پاڵ و 6 ڕووی هەیە، ئەگەر من 1 ڕووی بزانم 6ەکەش هەر دەزانم، ئەو بڕێکە هەمە تەنیا لێکی دەم لەگەڵ ژمارە 6. کاتە ئەوها دەنووسم ڕووبەری گشتی یەکسانە بە دەنووسم 6 کەوانە چی دەکەمەوە 3 توان 2 کۆ 5 پاشان لێکدان 6 جار 3 18 و پیتەکە وەکو خۆی دەنووسرێتەوە 5 6 30 پیتەکەش وەکو خۆی دەنووسرێتەوە، لەوەی باشتر نابی. پرسیاری ژمارە 15. لە کێشەیەک درێژەکەی بریتیە لەو بڕە و پانێکەشی بریتیە لەو بڕە. بڕێک بنووسە بۆ نواندنی ڕووبەر. ڕووبەری لا کێشەواتە درێژی جاران پانێ، واتە یەکسانە بە هەمووی ئەو بڕێ دەبی بنووسم. لێرە زۆر گرنگە، زۆریش لە کاتی لێکدان ئەمن کەوانەی دانێم هەروەکو بە خۆشی کەوانە دانرایە، بەڵام ئەگەر نەبوو دەبی ئەمن بە خۆم هەر کەوانەکەم لە بیر نەچوو بە. ئەوجا ئێستا لێکدانەکەی چادەکەین. یەکە 2 پیتی لێک دەدەم لەگەڵ هەر یەکە لەوانە 3 جاران 2 یەکسانە بە 6 توان 2 و 4 جار 2 6 پیتی ئەو های لێ هات. بڕەکە نووسرا، بەڵام بەهایەکەی نازانین، تەنیا بڕەکەی دەنووسین. پرسیاری 16. لێرە تۆزێک ڕەنگە پرسیارەکە زەحمەت بی، چونکە لە کەوانە یەکەم 2 ڕادە هەیە، لە کەوانەی دووەمیش 2 ڕادە هەیە. ئەگەر تەمەشاکەین لێرە تەنیا 1 ڕادە هەبوو کە لێک دەدرا لەگەڵ ئەو هەموو ڕادانە، ئەوە ئیشەکە زۆر ئاسانترە لەوەی کە 2 دانە ڕادە هەبی لێک بدرێ لەگەڵ 2 دانە ڕادەی دیکە، واتە هەر یەک لەوانە ئەمن دەبی لێک بدەم. باشتر وایە ئەمن پێنووسە چی بەکاربێنم کە ڕەنگاوڕەنگە هەتا ئیشەکەم ئاسان بی. ڕادە یەکەم لێک دەدەم لەگەڵ ڕادە یەکەم
دەبی ئاگاشم زۆر لە هێمایەکان بێ. لێرە چونکە هێمایەکە پۆزیتیڤە زۆر ئاسانە. 3 × 4 = 12 پیتی س توان 2. ڕادەی یەکەم لێک دەدەم لەگەڵ دووەمین ڕادە. لێرە هێمایەکە هێشتان پۆزیتیڤە کەواتە 3 جاران یەک هەر 3. ئەو جارەی ڕادەی دووەم بەخۆی و هێمایەکەی لەگەڵ یەکەم لێرە چونکە نێگەتیڤە چی دەبینم؟ نێگەتیڤ. 2 × 4 = 8 پیتی س. دیسان ئەو نێگەتیڤە لەگەڵ ئێرە دیسان نێگەتیڤ و کەم 2 جاران یەک هەر کەم 2. ئەوجا ئێستا تەمەشا دەکەم ئەگەر هاتوو ڕادەی لە یەکچوو هەبوو دەبی ئەمن چاچیان کەم نابی ئاوا بەجێیان بهێڵم. وەکو دەبینین لەو ڕادەی ئەوە تەنیا س توان 2 تەنیا ئەوە هەیە وەکو خۆی دەینووسینەوە 12 دانە س توان 2. بەڵام 3 س 2 دانە هەیە ئەوە 1 ئەوەش 2 دەبی چاچیان کەم. کۆ 3 کەم 8 لێرە دەبی ئەمن ئاگام لێبی ئیدی لێکدان نەما ئیدی کۆکردنەوە لێ دەرکردنە. کۆ 3 کەم 8 یەکسانە بە کەم 5 پیتی س. ئەو ڕادەیەش بە تەنیایە وەکو خۆی دەنووسرێتەوە. لەوەی باشتر نابی، لەوەی ئاسانتر ناکرێ. ژمارە 17 2 س کەم 4 س توان 3 2 × 4 بێگومان هێمایەکە کەمە 2 × 4 = 8 و س توان 4. دیسان لەگەڵ ئێرە ئەو جارەی کۆیە 2 × 5 = 10 و س توان 2. هەمان ڕادە لەگەڵ سێمەکەش کەمە 2 × 7 = 14 پیتی س. ئەو یەکەم ڕادە تەواو. ئێستا دەینە لای دووەم کەم 5 لێرش هەر کەمە کەم و کەم لە کاتی لێکدان کۆ 5 × 4 = 20 س توان 3. دیسان ئەو ڕادەیە لەگەڵ ئێرە کەم 5 × 5 = 25 پیتی س. دیسان ئەو ڕادەیە لەگەڵ سێمەکەی کەم و کەم کۆ 5 × 7 = 35. ئەوجا ئێستا خوێندکار دەتوانی بزانی کام ڕادە پێک دەچی. س توان 4 نییە کاتە ئەو بە تەنەیە و س توان 2 لێرە هەیە ئەوە 1 ئەویش بە تەنەیە چیت کە س توان 2 نییە ئەویش بە تەنەیە. ئەوجا دەینێ لای تەنیا س لێرە 1 لێرەش 1 کاتە ئەوەش هەیە لەگەڵەوەی چا دەکەین هەردووچیان کەمن کۆ دەکرێنەوە ژمارەکان دەبیتە 439 کەم 39 پیتی س. ئەوەش بە تەنیایە س توان 3ش بە تەنیایە و ئەو ژمارەیەش بە تەنیایە وەکو خۆی دەنووسرێتەوە. پرسیاری 20 چاکەم. نیو پیتی ساد لێکی دەم لەگەڵ 1 دانە 100 توان 2 و م. کەواتە نیو هەروەکو خۆی نیو لێکی دەم لەگەڵ 1 هەر دەبیتە نیو و 100 توان 3 پیتی م. دیسان ئەو نیوە لێک دەدرێ لەگەڵ ئێرە. نیو کە لێکی دەم لەگەڵ 1 لەسەر 3 سەرەی کەرتەکان بە یەکەوە لێک دەدرێ ژێرەکەش بە یەکەوە لێک دەدرێ هێمایەکەش کەمە کەواتە دەبیتە 1 لە 6 100 و م. ئەوجا بینە لای ڕادەی دووەم لێرە 3 لە 4 کە لێک دەدرێ لەگەڵ 1 هەر 3 لە 4 100 توان 2 و م. پاشان ڕادەی دووەم لەگەڵ ڕادەی دووەم کەم و کەم دەبیتە کۆ 3 لە 4 کە لێکی دەم لەگەڵ 1 لە 3 یەکسانە بە 3 لە 12 پیتی م. ئێستا بزانم چ بکەم. ئەو ڕادەیە بە تەنەیە هەروەکو خۆی دەنووسرێتەوە. ئەو ڕادێش 100 و میم ئەویش بە تەنەیە وەکو خۆی دەنووسرێتەوە. ئەوەش هەر بە تەنەیە وەکو خۆی دەنووسرێتەوە. ئەوەش هەر بە تەنەیە کەواتە
هیچ ناکەم هەر ئەوها. بەڵام لێرە دەتوانم تۆزێک چاچی کەم 3/12 باش نییە ئەوها جوان نییە بینوسم سەرە و ژێرەی کورتکەمەوە کەرتەکە لە جیاتی 3/12 دەبیتە 1/4 پیتیمە هەر ئەوەندەیە. ئێستا دێنە لای پرسیاری 22 کردنەوەی کەوانە واتە لێکدانی کەوانە واتە لەو کەوانەی 2 دانەم هەیە لێچیان دەم. ئەگەر نەزانم ئەمن ڕێسا و یاسایەکەی دەتوانم 2 کەوانەی لە تەنیشت ئەوها بنووسمەوە و لێکدانەکەی دروستکەم ئاواوەکو ئێستا من لێرە چاچی دەکەم. ئێستا یەک دەکەینەوە 3 جاران 3 9 100 دیسان ئێرە لێک دەدەین لەگەر ئێرە کەم 3 جار 2 6 100 ئەو جارەی ئێرە لەگەڵ ئێرە کەم 6 100 ئێرە لەگەڵ ئێرە یەکسانە بە کۆ 4 2. ئەوە بە تەنیایە ئەوەش بە تەنیایە وەکو خۆیان دەنووسرێنەوە. بەڵام ئەوە وەکو ئەوەیە چاچیان دەکەین کەم 6 و کەم 6 دەبیتە کەم 12 100. ئەگەر هاتوو هەڵەت کرد لە یەکەچیان نووسیت 100 لەوی دیکە نووسیت 100 هیچ کێشە نییە هەر کۆ دەکرێنەوە هیچ کێشە نییە چونکە توانەکانیان وەکو یەکە کاتە ئەو های لێهات ئەوە کردنەوەی کەوانەکەیە. ڕێیە ئاسانەکەیان ڕێیە خێرایەکە چییە؟ لێرە 2 ڕادەم هەیە چونکە تواندووە ڕێسایەکە کووە ڕادەی یەکەم تواندوو واتە 3 تواندوو 9 سادش تواندوو 100 تواندوو. پاشان ئەگەر لێرە کەم بوو یەکسەر لێرە کەم دەنووسرێ. ئەوجا ئەو دووەی ئێرە کە لێرەیە هەمیشە لێکی دەم لەگەڵ ڕادەی یەکەم لێک دەم لەگەڵ ڕادەی دووەم واتە 2 جار 3 جار 2 2 جار 3 6 6 جار 2 12. ئەو پیتەش جارانی ئەو پیتەی وەکو خۆی دەنووسرێتەوە 100. ئەوجا ڕادەی دووەم دیسان توانی 2 هێمایەکەشم نابی لە بیرچی کەم جاران کەم کۆ 2 جار 2 4 و 3 2 کاتە وەچی ئێرەی لێ هاتەوە کە هەمبوو ئێرانە بەڵام ڕێگایەکە تۆزێک ڕەنگە زووتربی خێراتربی بەڵام بێگومان ئەمن نابی هەڵی بکەم ئەگەر زانیم زۆر باش نیمە باشتر وایە ئەو هادوو کەوانەی وکەمەوە ڕادەکان لێک بدەم. پرسیاری 23 دیسان بە شێوەچی خێرایی 25 2 کۆ 2 جار 2 4 4 جار 5 20 وە کۆ 4. پرسیاری 24 بە خێرایی مەتواندوو کەم 2 مەنە وە کۆ نەتواندوو. پرسیاری 25 4 4 16 نەتواندوو کەم 2 جار 4 8 8 جار 7 56 نە وە کۆ 49. پرسیاری 26 نەتواندووە دیسان تواندوو کەواتە نەتوان 4 کۆ 2 جار 3 6 6 نەتواندوو وە مە کۆ 9 مەتواندوو. ئەو های لێدێ. پرسیاری 27 100 توان 6 کەم 2 100 توان 3 و 3 توان 2 کۆ 3 توان 4. پرسیاری 28 لە کێشەتەریبێک درێژیەکەی بریتیە لە 100 و پانیەکەشی بریتیە لەو بڕی و بەرزیەکەشی بریتیە لەو بڕی لێرە
بڕێک بنووسە کە قەبارەی ئەم تەنە بنوێنێ پاشان بڕەکە بکەوە. بڕنووسینەکە هەمیشە قەبارە لێرە لۆ لاکێشەی تەریب واتە درێژی لێک دەدەم لەگەڵ پانی لێک دەدەم لەگەڵ بەرزی هەرسێ من بڕەکان لێک دەدەم. بڕی یەکەم ئاسانە، بڕی دووەمەکەش دەبی ئەمن هیچ لە بیرم نەچی کەوانە ئەگەر نەشبوو ئەمن بە خۆم کەوانەی دەبی دانێم چونکە بڕا جەبری ئەوهایە. ئەوجا ئێستا دەیکەینەوە کردنەوە واتە لێکدان. یەکەمی لەگەڵ ئێرە لێکدەم ڕەنگە ئاسانتر بی پاشان لێچ دەم لەگەڵ سێمەکەی. لێرە دەبیتە 2 ساد توان 2 کۆ 300 دیسان دەبی ئەوهابی لێشتم لەگەڵ 300 کەم 2. ئەگەرە من کەوانەکەم لە بیر چوو ئەوە باش نییە. ئەوجا ئێستا کەوانەکان دەکەینەوە لێکدانەکەی دروست دەکەین. ئێرە ئەگەر لێکدەم لەگەڵ ئێرە 2 جار 3 6 ساد توان 3. ئێرە لێکدەم لەگەڵ ئێرە کەم 4 ساد توان 2. ئەوجا ئێرە لێکدەم لەگەڵ ئێرە 3 جار 3 9 ساد توان 2. ئێرەش لێکدەم لەگەڵ ئێرە یەکسانە بە کەم 6 ساد. ئێستا تەمەشاکەم بزانم ئەو بڕانەی پێک دەچن چییە؟ ئەو بڕی ئێرە بە تەنیایە وەکو خۆی دەینووسمەوە. لێرە ئەو دوانە بە یەک دەچن کەم 4 کۆ 9 یەکسانە بە کۆ 5 ساد توان 2 وەکەم 6 سادیش بە تەنیایە. ئەو های لێ هات. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 68 دەمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.